جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هەڕەشەی لە سەرکاردەرکردنی کرێکارانی کارخانەی ئاتیلا ئۆرتۆپێدیسنا، مەرگی گوماناوی بەندکراوێک دوای ئازادکردنی لا گرتوخانەی وڵاتی سوپا، پەیامی پێزانینی بنەماڵەی هومەن عەبدوڵڵاهی لە خەڵکی کوردستان، گواستنەوەی پەخشان عەزیزی بۆ زیندانی ئەڤین، کوژران و برینداربوونی 19 کرێکار لە ڕۆژاوای کوردستان، سەپاندنی حوکمی بەغی بەسەر سێ بەندکراوی سیاسی ژن و دوایین زانیاری سەبارەت بە شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. درێژەی هەواڵەکان. هەڕەشەی لە سەرکاردەرکردنی کرێکارانی کارخانەی ئاتیلا ئۆرتۆپێدیسنا بەپێ هەواڵی گەیشتوو حاجی عەلی موحتەسەری بەڕێوەبەرایەتی کارخانەی ئاتیلا ئۆرتۆپێدیسنا کە لە شارۆچکەی ژمارە 1 هەڵکەوتووە، هەڕەشەی دەرکردنی لە کرێکارانی ئەو کارخانەیە کردووە. بەپێ زانیاریەکان کارخانەی ئاتیلا ئۆرتۆپێد ساڵی 1383 هەتاوی کرایەوە و 50 کرێکاری تێدا کار دەکەن. شرکەتی ئاتیلا ئۆرتۆپێد بەرهەمهێنانی کەرەستەی پزیشکیە و تا ئێستا چەند جار کرێکاران لە ئەسکەمی هەغدەست ناڕزایەتیان دەربڕیوە. لە حاڵێکدا بەڕێوەبەری کارخانە لە کرێکارانی بێکار سوێسپات دەکات و ڕایگەیاندووە کار ڕێژەی هەغدەستەکان خۆی دیاری کردووە و زیادی ناکات. شایانی باسەکە حاجی عەلی سرمایەزارێکی گەورەیە کە لە جەرەوەی وڵاتیش ثروەتێکی گەورەی کۆ کردوێتەوە و ماوەیەک لەوە بەرسێ کرێکاری شاغەڵ لە بەشی پلاتینی بڕبڕای پشتی لەسەر کار جەر کردبوو. مەرگی گوماناوی بەندکراوێک دوای ئازادکردنی لە گرتوخانەی وڵاتی سوپا. هەفتەی ڕابردوو موحسێن عەلیزادە هاوڵاتیەکی خەڵکی بیجار دوای ئازادبوونی لە گرتوخانەی وڵاتی سوپای پاسدارانی تاران بە شێوەیەکی گوماناوی لە ماڵەکەی خۆی زەگیانی لەدەستا. موحسێن عەلیزادە مانگی ڕازبەری ئەمساڵ لەلایەن هێزەکانی وڵاتی سوپای پاسداران لە شاری ساران دەست بەسەر و پاش 15 ڕۆژ بە شێوەی کاتی ئازادکرا. بەپێ راپۆرتی سەرچاوە خۆجەییەکانی ناوبراو پێشتر بەهۆی چالاکیەکانی دژ بە کۆماری ئیسلامی چەند جارێک بانکیشی دەرەسڵات و هەڕەشەی لێکرا بوو. پەیامی پێزانینی بنەماڵەی هومەن عەبدوڵڵاهی بۆ خەڵکی کوردستان. ڕۆژی دووشەممە 20 مانگی سەرماوەز بنەماڵەی هەمیشە زیندوو هومەن عەبدوڵڵاهی لە پەیامێکدا سپاس و پێزانینی خۆیان ئاراستەی خەڵکی کوردستان و بەتایبەت دانیشتوانی شاری سنە و شارۆچکەی حەسەناوە کرد. لە بەشێکی ئەو پەیامەدا بنەماڵەی هومەن عەبدوڵڵاهی وێڕای دەستخۆشی لە پشتیوانیەکانی خەڵکی کوردستان و بەتایبەت دانیشتوانی شاری سنە و شارۆچکەی حەسەناوە لە بنەماڵەکانیان و بەشداریکردنیان لە مەراسمەکانی ناشنی تەرمی هومەن، ڕۆڕەسمی شلەی ماتەمینی ئەو هەمیشە زیندووە و سا ڕۆژی گیان بەخسکردنی ڕایان گەیاند کە هەبوونی ئێوە مایەی دڵگەرمی و سەربەرزیمان بووە و شانازیتان پێوە دەکەین. ئێوە خەڵکی بوێر و ئازا بە بەشداریکردنی بەرینتان لە سا ڕۆژی گیان بەخسکردنی هومەن نیشانتان دادا کە شۆڕەشی ژینا زیندووە و سەرکوت و هەڕەشەی کۆماری ئیسلامی نەیتوانیوە ڕێگەی لێ بگرێت. باش دەزانین کە لە کۆتاییدا هەر ڕۆشناییە کە بەسەر چارێکیدا سەر دەکەوێت. گواستنەوەی بەندکراوێکی مەحکوم بە ئەعدام بۆ بەندی تاکە کەسی زیندانی سنە. ڕۆژی دووشەممە 20 سەرماوەزی 1402 داود خادم بەندکراوی تەمەن 30 ساڵی خەڵکی مەریوان بە مەبەستی جێبەجێکردنی سزای لە سێدارەدانی بۆ ژووری تاکە کەسی زیندانی ناوەندی سنە گوازرایەوە. هاوکات لەگەڵ گواستنەوەی داود خادم بۆ بەندی تاکە کەسی زیندانی سنە، فەرزاد گوڵ محەممەدی بەندکراوی تەمەن 32 ساڵی خەڵکی گوندی پاڵنگان سەر بە شاری کامیاران کە ڕۆژی 18 سەرماوەز بە مەبەستی جێبەجێکردنی سزاکەی لە بەندی گشتی بەندیخانەی ناوەندی سنە بۆ ژووری تاکە کەسی و بەندیخانەیە گواسترابەوە، جارێکی دیکە بۆ بەندی گشتی گەڕێنراوەتەوە و جێبەجێکردنی حکومەکەی بۆ هەفتەی داهاتوو دووەخراوە. داود خادم و فەرزاد گوڵ محەممەدی 4 ساڵ پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەز دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئەعدام مەحکوم کرابوون. بەندکرانی ڕوحوڵڵا زۆهرەڤەند باوکی میلاد زۆهرەڤەند لە زیندانی کرماشان.
لەم دوایینەدا ڕوحوڵڵا زۆهرەڤەند یەکێک لە ئەنجامانی بنەماڵەی دادخوازانی کوردستان لە زیندانی مەلایەرەوە بۆ زیندانی دیزڵاوی کرماشان گۆزراوەتەوە. ڕوحوڵڵا زۆهرەڤەند هاوکار لەگەڵ ئەسپەرتەگرتنی چەرمی کوڕەکەی هاوڕێ لەگەڵ هاوژینەکەی ئەفسانە زۆهرەڤەند لەلایەن دەسەڵاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و هاوژینەکەی دوای چەند کاتژمێر ئازادکرا. بنەماڵەی دادخوازی میلاد زۆهرەڤەند لە ماوەی 18 ڕۆژی ڕابردوو پاش لە سێدارزانی کوڕەکەیان لە ژێرگوشەری دەسەڵاتی سوپای پاسداراندا بوون و سەبارەت بە بڵاوکردنەوەی هەر ڕاگەیاندنێک لەسەر بارودۆخیاندا هەڕەشەیان لێکراوە. جێگای ئاماژەیە کە سزای لە سێدارەدانی میلاد زۆهرەڤەند خۆپیشاندەری تەمەن 21 ساڵ و خەڵکی مەلایەر بەرەبەیانی پێنجشەممە 2 سەرماوەزی 1402 بە تۆمەتی کوشتنی بەسیجیەک لە زیندانی ناوەندی هەمەدان جێبەجێکرا. گواستنەوەی پاخشان عەزیزی بۆ زیندانی ئەڤین. لە ڕۆژانی ڕابردوودا پاخشان عەزیزی بەندکراوی کوردی خەڵکی مەهاباد و زیندانی سیاسی پێش و پاش 4 مانگ لێپرسینەوە لە بەندی 209 زیندانی ئەڤین بۆ بەندی ژنانی ئەو زیندانە گۆزرایەوە. پاخشان عەزیزی دەرچووی بواری یاریدەدەری کۆمەڵایەتیە و لە ڕێکەوتی سانزەیە گەلاوێژی 1402 لە شاری چاران لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ بەندی 209 زیندانی ئەڤین ڕاگوێزرا. ناوبراو لە ماوەی بەندکردنیەدا لە دەستڕاگەیشتنمە پارێزەر و شاو پێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. شاینی باسەکە ڕۆژی 17 خەزەڵوەری ئەمساڵ ماڵپەڕی بێتاوانی سەر بە وەزارەتی ئیسلاحاتی کۆماری ئیسلامی هەواڵی دەستبەسەرکرانی پاخشان عەزیزی، وریشە مورادی و سیروان محەممەد ڕەزایی بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حزبە ڕژیم بڵاو کردووەوە. وریشە مورادی ڕۆژی 10 گەلاوێژی ئەمساڵ لە جۆروبەری شاری سنە لەلایەن هێزەمنیەکانەوە ڕۆفێندرا. پاخشان عەزیزی لە ڕێکەوتی 25 خەزەڵوەری 1388 لە کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆێتەران دژ بە سزای عەدامی بەندکراوانی سیاسی لە کوردستان بەشداری کرد و پاش 4 مانگ دەست بەسەرکران بە زانانی وەسێقا ئازاد کرا. کوژران و برینداربوونی 19 کرێکار لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی دووشەممە 20 سەرماوەزی 1402 مینێکی بەجێماو لە سەردەمی شەڕ لە دەوروبەری شاری منبج لە ڕۆژاوای کوردستان بە ئۆتۆمۆبیلێکدا تەقیەوە و بەهۆیەوە 2 کرێکار گیانیان لەدەستا و 17 کەسی دیکەش بریندار بوون. بە پێڕاپۆرسەکان کۆمەڵی کرێکار سەرقاڵی کۆکردنەوەی زەیتون لە گوندی یاڵانلی لە دەوروبەری منبج بوون کە مینێک بە ئۆتۆمۆبیلەکەیاندا تەقیوەتەوە و بەهۆیەوە 2 کرێکار گیانیان لەدەستاوە و 17 کرێکاری دیکەش بریندار بوون. کۆبوونەوەی کرێکارانی شارەزاری چاران و پەرەند. ڕۆژی دووشەممە 20 سەرماوەزی 1402 کرێکارانی شارەزاریەکانی چاران و پەرەند لە ناڕزایەتی بە جۆخی خراپی پیشەوی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. بە پێ راپۆرسەکان کرێکارانی شارەزاریەکانی تاران و پەرەند لە ئاستنەدانی حەقدەستە دواخراوەکانیان ناڕازین و داوا دەکەن ئاستی حەقدەست بە پێ هێڵی هەژاری زیاد بکرێت. کرێکارانی ناڕازی هەروەها خوازیاری ئەمنیەتی پیشەوی و بیمەی دەرمانی، گۆڕانی گرێبەستەکان و چاکسازی لە بواری ژیان و معیشەتیان بوون. ناڕزایەتی معالیمانی خەریت خەدەمات لە ڕاستکی بەلوچستان. ڕۆژی دووشەممە 20 سەرماوەزی 1402 معالیمانی خەریت خەدەماتی مانگرتوو لە شارستانی ڕاسک لە پارێزگای سیستان و بەلوچستان بە کۆبوونەوە لە بەردەم فەرمانداری خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بە پێڕاپۆرسەکان نزیکەی 600 معلمی خەریت خەدەماتی لە ئامۆزش و پەرەوەرشی شارستانی ڕاسکدا کار دەکەن، بەڵام هێشتا دۆخی پیشەیان ڕوون نەکراوە و لە بلاک تەکلیفیدا ماونەتەوە. معلمانی خەریت خەدەمات خوازیاری چوونە سەرۆی ڕێژەی حەقدەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمە و پێدانی پاداشت و ئیزافەکاری بوون. ژاراویبوونی 75 کرێکاری شاغڵ لە کارخانەی ئارکۆپاڵی کاشان. ڕۆژی دووشەممە 20 سەرماوەز 75 کرێکاری شاغڵ لە کارخانەی ئارکۆپاڵی ڕاوەندی کاشان بەهۆی گازگرتووی ژاراوی بوون.
بە پێزانیاریەکان 75 کرێکاری کارخانەی ئارکۆپاڵی کاشان بەهۆی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانەکانی کاشان و ئاران و بیدگۆڵ کراون. بە وتەی بەرپرسانی پۆلیسی کاشان لێکۆڵینەوە لە هۆکاری ئەو ڕووداوە دەستی پێکردووە و وورزەکاریەکان لە جەهاتوودا بڵاو دەکرێتەوە. سەپاندنی حکمی بەغی بەسەر 3 بەندکراوی سیاسی ژن. ڕۆژی شەممە 18 سەرماوەزی 1402 دەزگای قەزای ڕۆژیم 3 بەندکراوی سیاسی بەناوەکانی مەرزیە فارسی، فروغ تەقیپور و نەسیم غوڵامی بە بەغی خەباتی چەکداری دژ بە کۆماری ئیسلامی محکوم کرد. بە پێزانیاریەکانەوە 3 بەندکراوە سیاسیە بە بەغی کە بە واتای هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبەنێرەکانی ڕۆژیمە محکوم کراون و ئەگەری هەیە سزای قورس بەسەریاندا بەسەپێنرێت. فروغ تەقیپور و مەرزیە فارسی ڕۆژی 30 گەلاوێژی 1402 لەلایەن هێزەمنیەکانەوە لە شاری ساران دەست بەسەر و لە دادسەرای ئێڤیندا بە هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبەنێرەکانی ڕۆژیم تۆمەتبار کراون. هەروەها نەسیم غوڵامی مانگی پوشبەڕی ئەمساڵ بە هەمان تۆمەت لە تاران دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤین گوازرایەوە. تۆمارکردنی سکاڵا دژ بە ئێبراهیم ڕەئیسی لە ژنێڤی سوئیس. ڕۆژی دووشەممە 20 سەرماوەزی 1402 سکاڵایەک لەلایەن چالاکانی سیاسی دانیشتووی ئەوروپاوە دژ بە ئێبراهیم ڕەئیسی بە تۆمەتی جەنایەت دژ بە مرۆڤایەتی تۆمارکرا و داوای دەست بەسەرکرانی کراوە. ئێبراهیم ڕەئیسی بڕیار بوو لە ڕۆژانی 13 بۆ 15 دەسەمبری 2023 لە کۆڕبەندی گشتی پەنابەران لە شاری ژنێڤی سوئیس بەشدار بێت، بەڵام ئێوارەی دووشەممە حسێین ئەمیر عەبدوڵاهیان وەزیری جەرەوەی کۆماری ئیسلامی ڕایگەیان کە لە جیاتی ئێبراهیم ڕەئیسی لەو کۆبوونەوەدا بەشداری ئەکات. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە شاڵەکانی سیاسی سکاڵایکیان دژ بە ئێبراهیم ڕەئیسی بەهۆی زەور و نەخشی لە عەدامەکانی بەندکراوانی سیاسی دەیە 60 تۆمار کرد و خوازیاری دەست بەسەرکردنی لەلایەن پۆلیسی نێودەوڵەتی بوون. دووە هەواڵ دوایین زانیاری سەبارەت بە شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. ڕۆژی دووشەممە 20 سەرماوەزی 1402 هێرشەکانی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر خان یونس، جیالیا و چەند ناوچەی دیکەی غەزە بەردەوام بوو بەجێیان فەلەستینی کوژرا و بریندار بوون. ڕۆژی ڕابردوو کۆمیتەی بەدیلگیراوانی فەلەستینی ڕایگەیاند کە 142 ژن لەلایەن پۆلیسی ئیسرائیلەوە بە تۆمەتی هاوکاریکردنی حەماس دەست بەسەرکراون. هەروەها لە کەرانەی باختەری شێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لایەنگرانی حەماس درێژە درا و 4 کەس کوژران و چەندین کەسی دیکەش بریندار و دەست بەسەرکراون. بە پەیاماری وەزارەتی بەهداشتی فەلەستین ڕۆژێ قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل سنووری 18,000 تێپەڕاندووە و ئاماری بریندارەکان گەیشتووەتە 46,000 کەس. هەروەها ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لەسەر بڵاوبوونەوەی نەخۆشی و برسیەتی لە کەرتی غەزە هۆشداریان داوە و ڕایانگەیاندووە کە دۆخی نەخۆشخانەکانی غەزە کارەساتبارە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا، سەرنجتان ڕادەکێشم بۆ بینینی درێژە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.